ئەگەر تێگەیشتنێکی پێشوەختە هەبێ بەرامبەر بە دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان لەوەی کە هەندێکیان کۆلێژ و پەیمانگەکانی خۆیان بەخواستی خۆیان هەڵنابژێرن، ئەوە قسەیەکی دیکەش هەیە کە زۆربەی خوێندکارانی کۆلێژ و پەیمانگە هونەریەکان لەبەرەوەی کە بەخواستی خۆیان دەچنە و بە شانەی کە خۆیان دەیانەوێت لە دەرەنجامدا ئەنجامی باشیان هەیە و دەبنە کەسانی دیار لە بوارەکەی خۆیان و جێدەستیشیان دیار دەبێت. یارتان باش، بەخێربێن بۆ چیرۆکە هەواڵ. من لۆنە بەکرم. فستیڤاڵی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بەڕێوەچوو. فستیڤاڵەکە 3 ڕۆژ دەخایەنێت و چالاکی شێوەکاری و میوزیک و شانۆی تێدا نمایش دەکرێت. خانۆ کۆنەکانی سلێمانی مەترسی لە ناوچوونیان لەسەر. باشە بووە ئاستێکی سەر و مامناوەند بووە لە هەندێکیان لەسەر دیزاینە کۆنەکانی خۆیان نۆژەن کراونەتەوە، بەڵام هەندێکی دیکەیان ڕووخاون و پشت گوێخراون. لە سلێمانی پەیکەرتاشێک بە کەرەستەی جۆراوجۆر کارە هونەریەکانی ئەنجام دەدا. بابەتێک لە خۆگرێت تونوتیژی دژی ژنانی تیا بە پێچەوانە دژی پیاوانی. محەممەد شەریف لە زستاندا لەسەر بەفر و ئێستاش بە ئاسن و کەرەستەی جیاواز کاری هونەری دەنەخشێنێت. پەیمانگا و زانکۆکان هەمیشە چاوەڕێی ئەویان لە یەکرێت کە کادر و کەسی بەرهەمدار و پێشکەوتوو ئامادەوە پێ بگەێنن. خۆ ئەگەر بەشێک یان کۆلێژ و پەیمانگایەکی هونەریش بێت، چاوەڕوانیەکە زۆر زیاتر دەبێت. بۆەوەی خوێندکارانی پەیمانگای هونەرە جوانەکان توانای خۆیان نمایش بکەن و کارە هونەریەکانیان بخەنە ڕوو، 2 یان 4 ساڵ جارێک لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی فستیڤاڵێکی گشتی ڕێکەخرێت و لەو فستیڤاڵەدا بەشەکانی شێوەکاری و میوزیک و شانۆ کاری خوێندکارەکانیان نمایش دەکەن و لە فستیڤاڵەکەشدا خوێندکارێکی کارێکی شێوەکاری وای کردووە کە بۆ یەکەم جارە لە پەیمانگای هونەرە جوانەکانە کاری وان نمایش کرابێت. کارەکەی هێندە ناوازەیە کە سەرنجی هاوڕێکانیشی ڕاکێشاوە و پەیتا دێن بۆ بینینی کارەکانی سۆمای هاوڕێیان. ئەو بەو هونەری شێوەکاری کە دەیزانێت باز لە ژیانی ئەو کەسانە دەکات کە کاری ژینگە پاککەرەوە دەکەن. بە نیشاندانی 12 تابلۆ لەسەر هێلەکی ژینگە پاککەرەوەکان دەوێت پەیامی ئەوە بدات بە هەمووان کە کاری ژینگە پاککەرەوەکان کارێکی جوان و پیرۆزە. کارەکە چۆن فکرم بۆ هات، بیرم کردوانێک کە کارە بکەم زۆر جیاواز بێ، پێشتر نەکرابێ لە پەیمانگایە. ئیتر بیرۆکەیەکم بۆ هاو کە ئەم کارە پێشتر نەکراوە. دواتر کە سێرم کرد وتم چۆن بیکەم و ئەمە لەگەڵ ماسە سەپەرشتیارە قسەمان کرد، بابەتەکەم بۆ باس کرد. گەشتینە ئەوەی کە ئەم کارە تەواو ئەنجام بین و تەنفیزی بکەین. ئیتر دوای ئەوە کە ئەوانەمان کرد هەستم بە چۆنێتی ئەنجامدانی ئەم کارە چۆن بەڕێبەرین چۆن بیکەین. هاتین 12 هێلەکمان هێنا، میرۆکەی 12 هێلک لەسەر شێوازی کاتژمێر. ئەم کارمەندانی شارەوانیە خۆیان 24 کاتژمێر کارەکەن، واتە بە 2 شفتی جیاواز. ئێمە لێرە تەنها باسی 1 شفتمان کردووە، ئەم شفتەشمان پێوەست کردووە بە کاتژمێرەکانی سەعاتەوانە. ڕێکخستنی ئەم فیستیڤاڵە دەکرێت 2 ساڵ جارێک یاخود 4 ساڵ جارێک بێت. ئەم جۆرەش لە فیستیڤاڵ گرنگە بۆ برەودان بە چالاکیە هونەری و ڕۆشنبیریەکان بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاک لە کۆمەڵگا. تەبیەوەکو پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی ساڵانێکە دابڕاوین وەکو فستیڤاڵەکان بە تایبەتی لە هەموو کوردستانە. ئێستا فستیڤاڵی هونەرە جوانەکان کەمتر ئەکرێەوە، کەمتر ئیتمامی پێدرێ. احتیمال لە هۆکاری خۆی هەبێ، بەڵام وەکو هونەرە جوانەکانی سلێمانی ئێمە لەگەڵ مامۆستایان و سەرۆک بەشەکانە گفتوگۆمان کرد وەکو تیمێک بتوانین جارێکی کە ئەو ڕەوتە هونەری و جم و جوڵە هونەریانە جارێککە ڕێکی خێن و ئیشی لەسەرکەین. خۆی ئەکرێت 4 ساڵ جارێک ئەکرێت 2 ساڵ جارێک فستیڤاڵ بکرێت بە پێی ئەو پلانی کە پەیمانگەکان خۆیان دایانێنە پەیمانگای هونەرە جوانەکان کە ئیشی لەسەرەکات. بەڵام خۆشبەختانە ئەمساڵ بیرمان لەوە کردو کە زۆرترین چالاکی وەک لەگەڵیشە فستیڤاڵ هەبێت و کۆی ئەو ئیشانەی کە کراوە توانین بڵێن لە 99 بۆ کار و چالاکی خوێندکاران خۆیانن. کارەکانی فستیڤاڵەکە تا 6 بەردەوام دەبێت کە بەشەکانی شێوەکاری و موزیک و شانۆ کاری خوێندکارەکانیان نمایش دەکەن و وەک چۆن لە ڕابردوودا پەیمانگای هونەرە جوانەکان چەندین کادری هونەری پێشکەش بە کۆمەڵگا کردووە، ئامانجیانە لە ڕێگەی ئەم جۆرە فستیڤاڵانەش بە پێگەیاندنی چەندین هونەرمەند
خزمەت بە هونەری کوردی بکەن لەسەر جەمبوارەکاندا. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. ئەمە برۆشەری فستیڤالەکەیەکە لە بەردەستی مناو لە ناوڕۆکەکەی هاتووە کە شێوازی ئەنجامدانی فستیڤالەکە بەگشتی چۆن بۆەوە سبینە کۆتا ڕۆژی فستیڤالەکەیە و بڕیارەکە بە کارێکی شانۆیی کۆتایی بە فستیڤالەکە بێ بۆ ئێمە پشتیوان خالید بڕیاردەری بەشی شانۆ لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیمان میوانداری کردو بۆی کە وردەکاری فستیڤالەکە و چالاکیەکانی کۆی پەیمانگاکە بە شێوەیەکی گشتی لە جەنابیان پرسین کاک پشتیوان زۆر بە خێراتی سپاس و ئامادەبوونە. سپاس بۆم دەرفەتە بۆ قسەکردن لەسەر فستیڤالی گشتی پەیمانگا. سپاس بۆ جەنابیشە. کاک پشتیوان ئەگەر بە شێوەیەکی گشتی باسێکی فستیڤالەکە بکەین ئەم چەند ڕۆژەی فستیڤالەکە چۆن هەڵەسەنگێنن یان چۆن بوو فستیڤالێکی چۆن بوو؟ بە خۆشحاڵی ئەم ساڵ ئێمە توانیمان دوای زیاتر لە 10 ساڵ فستیڤالێکی گشتی لەناو پەیمانگای فستیڤالێکی پڕجم و جوڵە پێشکەشکەین بە بینەران بە ئازیزان بە هونەردۆستان بە خۆشەویستان. ئەم فستیڤالە دوای 10 ساڵ پێشکەش کرا بۆ جارێکی تر لە هەر سێ بەشی شانۆ شێوەکار میوزیک کۆی گشتی کارەکانی بەشی شێوەکار سەرجەم خوێندکارەکان لەوێ بەشداریان کرد و پێشنگایەکیان کرد و لە هەر سێ بەشی گرافیک نەحەت سیرامیک هەموو بەشەکانی شێوەکاری لێەوە دەستپێکی فستیڤال لەوێ دەستپێکی کاتژمێر دەی سەر لەبانی ڕۆژی 4/6 دواتر کاتژمێر 11 لە هۆڵی گەورەی بەشی شانۆ هۆڵی بەدی عەدارتاش سەرەتای فستیڤال بە وتاری گشتی فستیڤال و لەلایەن ڕاگری پەیمانگاوە خوێنرایەوە. دواتر جیاواز لە فستیڤالەکانی پێش و ئەمساڵ ئێمە پێمان خۆش بۆ ڕێز لەو کەسانە بگرین کە دەستیان هەبوو لە دروستکردنی پەیمانگاوە مێژوویشیانێ لەنێو پەیمانگایە. ئێوە لە چالاکی ئەم ساڵتانە هەوڵتان داوەشتی جیاواز ئەنجام بن. جیاوازیەکان چی بوو؟ جیاوازەکان لەوە بووناڵێم وەکو سەرەتای فستیڤال ئێمە ڕێزمان لە کۆمەڵی هونەرمەند کۆمەڵی مامۆسایی بە ئەزمموی نێو پەیمانگا کە ڕۆژانێک خزمەتیان بە پەیمانگای هونەرجوانەکان کراویش بەڕێز مامۆستا ئازاد جەلال بە خۆشحاڵیەوە دوای 10 ساڵ کە دوور کەوتبووە لە هونەر و دەرنەئەکەوت لە هیچ شوێنێک نابینرا بە خۆشحاڵیەوە هاتە پەیمانگا بۆ پەیمانگای دایک لەوێ ئێمە ڕێزلێنانی پەیمانگامان پێبەخشی کە شایستی زۆر لەوە زیاترە. دواتر مامۆستا گەزیزە بە هەمان شێوەکە دەستێکی باڵای هەبوو لە پەیمانگا و لە ناو هونەری کوردی بۆ خۆمان دەزانین ڕێزمان لێگر مامۆستا فەرات عەبدوڵڵا کە ساڵانێکی دوور و درێژە زیاد لە 30 ساڵ بۆ 35 ساڵە خزمەتی پەیمانگا کات و کە ئێستاش بوونیمەوە لە پەیمانگایە ڕێزمان لەویش گر. دوای ئەمە بە نمایشی شەڕ دەست بە ئیشەکانی بەشی شانۆ کرا دوای ئەمە کاتژمێر 12 کارێکی تری پەرفۆرمانس پێشکەش کرا وەسەر لێواری هەمان ڕۆژ بەشی میوزیک کۆی گشتی کارەکانی بەشی میوزیک کە لە دوو بەش پێکاتەوە بەشی ڕۆژهەڵاتی و بەشی ئۆرکسترایی لە دوو بەش لە کاتژمێر 6 لە تەلای هونەر نمایش کرا. زۆر باشە. لە سەرەتاوت لە دوای 10 ساڵ چالاکیەکی بەم شێوەیە هەبێ. منش لە تەقدیماتەکەمەوەتم یانی کە خەڵک چاوەڕوانی زۆری هەیە بەتایبەتی کە کۆلێژێکی هونەر بێت تەسەورەکەی ڕۆژانەمان چالاکی یان هەبێت و کاری خۆیان پێرفۆرمانسی خۆیان نمایش بن. بۆچی دوای ئەم فترە زۆرە یان بۆچی 2 ساڵیان 4 ساڵ جارێک شتێکی ئاوا چالاکێکی بەم شێوەیە ڕێکەخرێت؟ خۆی ئەوە خەمە گەورەکەی هەمومانە. یعنی خۆتان دەزان ماوەی چەند ساڵێکە کۆمەڵێ شتی نەخوازرا و کە کەسمان چاوەڕوانی نەبووین هاتە بەرۆکی هەمومانی گرتەوە هەر لە ڤایرۆسی کۆرۆناوە بگرە هەر لە شەڕی داعشەوە بگرە هەر لە قەیرانی داراییەوە بگرە کە تاکو ئەم ساتەش بەردەوامە. ئەمە خۆی لە خۆیە ڕێگر بووە لەوەی کە چالاکیەکان کەمتر بێ بڵاوتر بێ بۆ دەرەوە ئەجینا پەیمانگای هونەرجوانەکان هیچ کات نەوەستاوە بەردەوام ساڵانە کار و چالاکیەکانی خۆی نمایشەکە بەڵام لە چوارچێوەی فستیڤالێکی وا گەورە نەکراوەمەوە ئەم هەموو ساڵە. یعنی لەمە 2 ساڵانە هەوڵدەدەن کە فستیڤالەکە هەبێ گەر هاوکارمان هەبێ هاوکاری پەیمانگا بکەن بەدڵنیاییەوە کاری زۆر جوانتر زۆر باشتر بە بەردەوامی پێشکەش بە بینەرانەکەین. باشە. دیسانەوە قسەیەکەمە چاڕوانی زۆر هەیە لەسەر دەرچووی پەیمانگا و زانکۆکان خوێندکارانی بەشی شانۆ بە دیاریکراوی ئەوەندێکی ئێوە لێوەیانەوە نزیکن و تێبینی دەکەن ئینتاجیان چییە سەرەتی مرۆیی دەستکەوتی مرۆیی لە ناو پەیمانگایە چییە لە دەرەوەی پەیمانگا خوێندکارەکان ئەو توانە و لیاقەیان وەرگرتووە کە کادرێکی پێشکەوتوو بن؟ لۆ نەخان ئەگەر من وەڵامی بەڕست بم بۆم حاڵەتە من ئەکرێ بڵێم ڕاگەاندنی کوردی لە دروستبوونیەوە تاکو ئەم ساتە و دوای ئەم ساتەش کە هەر ڕاگەاندنێکی تازە لە دایک ئەبێت ئەگەر کادری پەیمانگای هونەرجوانەکان بەتایبەتی بەشی شانۆی بێنە دەرەوە ئەبێت زۆربەیش بەشەکانی ئەو تەلەڤیزۆنە ئەو ڕاگەاندە دابخرێت. یعنی پەیمانگای هونەرجوانەکان بەتایبەتی من قسە لەسەر پەیمانگای هونەرجوانەکانی سلێمانی کە بە پەیمانگای دایک ناسراوە قسەی لەسەرەکەم
خۆشبەختانە ئەو کەسی لە پەیمانگای هونەرجوانەکان دەرەچێت بەڵام بۆچی جێدەستی دیارە. لە ڕاگەاندنانەوە بەکارێکی باشە زانین کە لە شانۆیانە بن بچنە ناو ڕاگەاندنەوە بۆچی لەسەر مەسرحەکان نەبینرێت لەسەر مەسرحەکان ئەبینرێت لە پاڵ کارە شانۆیەکەی خۆیان لەپار ئەوەی کە بەردەوام خەریکی کاری شانۆیە جێدەستی لە ڕاگەاندنیشان دیارە ئامادەکاری بەرنامە پێشکەشکاری بەرنامەیە کامێرامانی زۆر باشە دیزاینەری زۆر باشە گرافیکماینی زۆر باشە میوزیسیانی زۆر باشە ئامادەکاری میوزیسیانی زۆر باشە واتە پەیمانگای هونەرجوانەکان بە تایبەتی قساکەم لەسەر پەیمانگای دایک زۆر باش جێدەستی دیارە لە هەموو کوچە و کۆڵانێکی کوردستانە لەسەر جەم پارێزگاکان زۆر باشە کاکشتیان سواسی ئامادەبوون تەکەین دەستان خۆش بێ و هەر هەبن زۆر سپاس بۆ پشتیان خالید بڕیاردەری بەشی شانۆ و لیژنەی ڕاگەاندنی فیستیڤاڵی هونەرجوانەکان کە لە لامان میان بوویت زۆر سپاس ئەگەر دەرفەتە بێ ئاماژە بە دوو کاری تر بم ئەمڕۆ دووەم ڕۆژی فیستیڤالە کە شانۆی گەڕانەوە کاتژمێر هەژدە پەیمانگای هونەرجوانەکان دەست پێکات و سبەینی کەوتای ڕۆژی فیستیڤالە بە شانۆی بەدەم چاوەڕوانی گۆدەوە کۆتایی بە فیستیڤالەکەیەت و بە هیوام توانی بێتمان جێدەستمان دیار بێ بینەرانمان دڵخۆش کرد بێ زۆر بەخێر بێ سپاس بۆم کاکشتیان ئامادەبوون و جارێکی سپاس دەست خۆش. گەلی کورد بۆ ئەوەی کە بەرگری لە مێژوو لە شوناس و شارستانێتی خۆی بکات لە قۆناغە جیاوازەکانە پێویستی بەوەی پارێزگاری لە شوێنەوار و کەرەستە مێژووی و میراتەکە لە پوریەکانی خۆی بکات. بۆ نمونە لە شارەکانی کوردستانە هەندێک نمونەی خان و شوێنەواری کۆن هەن کە مێژووی ئێمە و ژیان و شارستانێتی ئێمە دەگەڕنەوە. لە سلێمانیش گەڕەکی جوولەکان هەیە کە بەشێک لە خانوەکانی لەسەر شێوازە کۆنەکانیان ماونەتەوە و هەندێکیشان هێشتا قیبلەی جوولەکەکانیان تیا ماوەتەوە. ئەگەر چیمانەوەی ئەم خانوانە زۆر گرنگە بەڵام بەشێکی زۆریان نزیکن لە ناوچوون و بەشێکیشیان ڕووخاون. یەکێک لە گەڕەکە کۆنەکانی سلێمانی گەڕەکی جووەکان یان جوولەکان. ئەگەر ئێستا پیاسەیەک بە کۆڵانەکانیدا بکەیت زۆر بەکەمی ئەو ماڵ و خانوانە دەبینیت کە شێوازەکانیان مێژووی گەڕەکەکە دەگێڕنەوە. هەرچەندە زۆر کەمن بەڵام هێشتا ژمارێک لەو خانوانە لەسەر شێوازە کۆنەکانیان ماونەتەوە و هەندێکیشیان هێشتا بەکاردەهێنرێت. دانیشتوێکی کۆنی ئەم گەڕەکەیە بەشێک لە گۆڕانکاریەکانی گەڕەکەکەی بینیوە. ئازاد هێشتا لەو ماڵەدا دەژی کە لە باوکیەوە بۆی بەجێماوە و منداڵی تیادا بەسەر بردووە. من بە بیرم مێت ئەو دەرگا دەرگا کۆنەکەی خۆی بووە کە باوکم دایکم خوشکم کە لەو هۆدا بوون لەوێ چێشە لێیانە لەو ژۆرە دانیشت و سەحەتی شمانە کرد. ئەلێرە سەرکوچەی قوڕی لێبوو من بە بیرم مێت دایکم ئەلێرە چێشی لێیانە چای لێیانە و ئیساحەتمانە کرد و ئەم ڕەشیدارانە هەری زمانی جوولەکەیە جوولەکەش لێرە چێشی لێ ناوە بەڵام لەگەڵ ئیسلامە بەیەکەوە بوون تاکو ساڵی 1956 کە ڕۆشتونەتەوە بۆ ئیسرائیل. لە ڕووی بیناسازیەوە ئەم خانوانە جیاوازیان لەگەڵ خانوەکانی ئێستا زۆرە. لە ڕووی پێکهاتە و نەخشە و هەتا کاریگەری کۆمەڵایەتی ئەو کاتانەش بە شێوازی خانوەکانەوە دەرکەوتووە. شکلی خانۆکان بە نسبەتی ئێرەوە ئێرە سەتەنور بوو دار بوو خۆڵ بوو ئەموای لە خزمەتمان کردا سەرمانەکەمان خزمەت کردا گوێستەمانەکەیمان خزمەت کردا دیوارەکانی خزمەت کرایە و شوێنی چێژلێنانی هەرە بۆ لە ژوورەوە بووە ئەوە نەبوو بڵێ بێ لە دەرەوە چێژلێنی بە پێوادی من لەگەڵ باوکم و دایکمە باگەچەکەمانە گرتووە ماسوور لە دیوارەکە ئەوە گەستکاریکەم ئەو قیبلەی جوولەکەی و کورسکریاتێک هێشتومانەتەوە زۆر خانوویتر هەبووە کە تیا بووە ڕوخانویانە پسپۆرانی بیناسازیش دەڵێن ئەم خانوانە لە ڕووی پێکهاتەی بیناسازی و ئەندازیاریشەوە لە سەردەمی خۆیاندا لە ئاستێکی پێشکەوتوودا بوون. لە ڕووی تەلارسازیوە لە ئاستێکی باشە بووە ئاستێکی سەر و مامناوەند بووە لە کاتێکە کە مقارنەی بکەین بەراوردی بکەین لەگەڵ ئەو تەلارسازی کە لە چواردەوری خۆمان هەبووە.
زۆرێک لە تەلەرسازی سلێمانی لە تەلارسازی شاری سنە ئەچێت ئەو شتانی کە لە دوورەوە هێناویانە زۆر کەم بووە لە کەم شوێنە بەکار هاتووە مەگەرێکی زۆرم کەنەتی باشوێ باقی شتەکان لە کوورەی خشتەکانی چواردەوری سلێمانیەوە بە زۆری هەر لێەوە هاتووە ئەگەر برد بێت بردەکە هیناو شاری سلێمانی بۆی منطقەی مەلکەنی و چەند شوێنێکی کە بووە شینکە بووە مەسەلەن ئەوە کەشی سەقفەکانیشی بەدار کراوە تەواو بووە کرێکە لە بنەماکان ئەوە بۆکەوە هەموو کەسێ هەوڵ بدە کۆڵانەکان پان و فراوان بێ خەڵک عزیەتی نەبێت کە هاتو شۆکە لە کۆڵانەکان ئەوەش وای کردووە کە خەڵک سوچی کۆڵانەکانی خۆیان بگەڕنەوە دواوە لە بەرەوەی کۆڵانەکە گەورە بیانی بۆ نمونە لێرە ئەم سوچە ئەگەر تەواویکەنێت تا ئێرەیەت بەڵام بردویانەتەوە ناوە بەم کێرڤە تەواویان کردو و هەنێ خانوش هەیە هەر لە سلێمانیا هەیە کە زۆر لەمە زیاتری چوەتەناوە زیاتر فراوان بێ و خەڵک بە ئاسایی تیا بڕە ئەمەی کە جێگەی سەرنجە ئەم خانووە خانووی منطقەی جوولەکانەوە بە زۆریش ئەم خانووە خانووی ماڵێکی جوولەکەیشە لەگەڵ ئەوەیشا کە خانووی ماڵێکی جوولەکەیە وەکوونەوە لە تێکەڵبوون بە کۆمەلگاکەوە ئەم مەبدەئی تەطبیق کردووە کە شتێکی زۆر جوانە لە پێکەوە ژیانی ناو شارەکە. ئەم خانوانە ئێستا وەکو میراتێکی کەلەپوری نزیکن لە ڕووخان و لە ناوچوونی تەواوەتی ئەگەر دۆخی تایبەتی هەندێک لەو خێزانانە نەبێت ژیانکردن تیاندا مەترسیدارە چونکە بەهۆی زۆری تەمەنی خانووەکان و نۆژەن نەکردنەوەیان بۆمانەوە سەلامەت نین. مرۆڤ کە لە کارێکدا شارەزایی زۆر پەیدا دەکات ئیدی وای لێ دێت بە هەموو شتێک کە بەردەستی بکەوێت دەتوانێت کارەکەی ئەنجام بە وەکو محەممەد کە گەنجێکی پەیکەرتاشی شاری سلێمانیە کە سوود لە زۆربەی کەرەستەکان وەردەگرێت بۆ خوڵقاندنی کارە هونەریەکانی نوێترین کاریشی دروستکردنی پەیکەری کچێکە کە سەرقاڵی کتێب خوێندنەوە محەممەد و کاتێک کە بەفرەباری بە بەفر و ئێستاش لە ڕێگەی ئاسنەوە پەیامە هونەرەکانی خۆی بە بینەرەکانی ئەگەێنێ گرنگی بە خوێندنەوە دەدەن و دەیەوێت باس لەوە بکات کە لە ڕێگەی ئەو پەیکەرەوە لە خەڵک بکات کە گرنگی بە خوێندنەوە بن محەممەدی پەیکەرتاش دەڵێت هەر چەندە جارجار بەهۆی بارودۆخی ژیانمانەوە لە کتێبدا دەبڕن بەڵام لە ڕێگەی ئەم کارەوە دەمەوێت گرنگی کتێب لە ژیانمدا پیشان بدەم. من ناو محەممەد شەریف حەسەن دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکان ساڵەکانی 2009 بۆ 2010 تەخەڕوجم کردووە ئێستا مامۆستای هونەرم لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی لا ئێستا بەردەوامین و خەریکی کاری هونەرین. شێوکایی چەند بەشێکی هەیە من قسمی پێکەرسازیم تەواو کردووە بە کۆمەڵی تەجروبە بە کۆمەڵی موادات تێپەڕێوین ئەو موادانی کە ئێمە توانیمانە بەدەست بێ لە کوردستانە هەنێ موادی سادەمانێت تاقیمان کردوتەوە وەکو سەرەتا لە قوڕ دەستمان پێکرەوە دوایی گەچمان تاخیرەوە بڵین پلاستەر و پاشان چیمەنتۆ و پۆڵستەر و تر ئەمە بەرد و یان داتاشین دیار و کۆمەڵێکی زۆر لەو بابەتە ئیشمان کردووە. کارەکانی من ئەوەی کە کردو من هەمە ڕەنگە واتە هەموو بابەتێک لە خۆگرێت تونوتیژی دژی ژنانی تایە بە پێچەوانەوە دژی پیاوانی تایە ئازاری ڕادەبڕینی تایە خوێندنەوەی تایە زانیاری کۆمەڵی کاری کەشم کورە بەڵام ئێستا لێرە حازرین بەداخەوە ئەمیشەی کە لە بەردەستمە ئەمە لە دوایین ئیشەکانمە کە مادەیەکی زۆر جیاوازترم بەکارێناو لە چاویشەکانی کە بۆ من تەجروبێکی تازەیە یەکەم موادە کە بەکاری بێنم ناڵێم نەکرا پێشتر کراوە بەڵام وەکو خۆم بەکارێنا یەکەم جارە بەکارێنم چونکە موادێکی تۆزە هینە ئەزێت تا بڵێ موادێکی زبرە تۆزە ئیشکردنتەیە زەحمەتە زستانی ئەم ساڵ بوو بە بەفر ئیشمان کرد پێکەرسازیمان کرد بە بەفر بە مادەی بەفر بەڵام پێچەوانی ئەوە مادەیەکی زۆر ڕەخ و زۆر زبر ئەمیان حەزم کرد ئەمیش تاقی بکەم کارێکە لەوانە جوانێکی خۆی هەیە.
مەبەستی سەرەکی من لەم کارەیە زیاتر جگەلەوەی کە ئەمەوێ خوێنەر و کتێب خوێندنەوە بەبیری خەڵکی بێنمەوە کە تەنانەت خۆشم لەوانێت تۆزە سا دووسڵ بن لە خوێندنەوەیە مەبەستێکی ترم ئەوە بتوانم ئەم ئیشە گەورە بکرێت واتە لێرە و ئەگەر سپۆنسەرێکە بیان ئەو کەسانی هونەری هونەر دۆستە بن سپۆنسەرم کەم بتوانن ئەم ئیشە بە عینەن مواد بەڵام بە خەبارەیەکی گەورەتر و بە خەبارەی سێمەتێکی ئاوا لە یەکێک لە شارەکانی کوردستانە بتوانین ئەمەدا بنین و بە گەورەی گەورە بکرێتەوانەیە. خۆتە مرۆڤ ئەگەر بەهرەی کارێکی هەبێ بە هەر ڕێگایەک بێت هونەری خۆی پیشان دەدات. ئێواران کاتژمێر 7:30 و بینەری چیرۆکە جیاوازەکان بن لە چیرۆکە هەواڵ. ئاسم دەوتەندروست باش بن.